هەواڵان جارێکی تر زۆر 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 بەخێر بێن زۆر خۆشحاڵم بە بینینتان زۆر دەمێکە نەمتوانی وە لە خزمەتان بم ئیشەڵە ئەمڕۆ چەند پرسیارێک لە یەکتریەکەین وەڵام منیش ڕەنگە پرسیارم هەبی بۆ جەنابتان و ئیتر با بزانین و کێ دەست پێکات دەست پێ بکەن و زۆر سپاس. کاک پاوڵ لە دوایین کۆبوونەوەی سەرکردایەتی یەکێتی مەسەرەن گوتراوە بەر لە کۆتایی ساڵ مەسەرەن بڕیارێک کۆتاییتانە بێ لەبارەی حکوومەت لەبارەی پرۆسەی سیاسی هەرێمی کوردستان مەبەستان لەو بڕیاری کۆتاییە چییە؟ ئەمە کارتێکی فشارە بەرامبەر پارتی یاخود بە شێوەیەکی تر بڵین وەکو هەڕەشەیەکە بەرامبەر بە پارتی؟ نەخێر ئەمە هەڕەشە نییە لە کەس ئێمە تەقەن شتێکە بیستنەوە ڕەنگە شتێکی باش بێ چاوەڕێکن. ئێمە بەرنمەیەکمان هەیە لەگەڵ هەموو حزبەکانی کوردستان و ئەمڕۆ تۆزێک لەو بەرنمەیەتان بۆ ڕوو نەکەمەوە. یەکێک لە شتەکانی کە هەمانە و دانیشتانەیە لەگەڵ پارتی دموکراتی کوردستان کردومان هەنجا بەڕاستی من تا کۆتایی ساڵەکە من چاوەڕێشتی باشەکەم چاوەڕێشتی خراپ ناکەم بەڵام ئێمە شەبێ بەرنمەی خۆمانمان هەبێت ئێمە چەند شتێک هەیە لە بینماناکە هێشتا جێبەجێ نەبووە ئێمە چاوەڕێیەکەین بە زووترین کاتە و شتانە جێبەجێ بن تا ئێمە بتوانین باشتر ئیشەکانی خۆمان بکەین من بە هیچ نەوعێک ئەو شتە بە تەهدید و شت نبینم بەڵام بەڕاستی یەکێتیش و هەموو حزبەکانی کوردستان ئەبێ بەرنامەی خۆیانیان هەبێت و هەمومان نەزانی نەمانەوەی کوردستان بۆ کوێ بڕوە اینجا ئێمەش بۆ ئەوە ئیشەکەین بەڕاستی. زۆر باشە پرسیارێکی تر چەند جارێکە هەوڵی کۆبوونەوەی فراوانی پارتی وێچێتیە درێ بەڵام تا ئێستا مەسەلەن نەچۆتە بواری جێبەجێکردنەوە بۆچی ئەو کۆبوونەوە فراوانە سەر ناگرێت؟ وڵا ئەوە سەبەبەکەی ئەوە منم ئەگەر قسەی ڕاستی تەوێ من ئێمە لیژنەیەکمان هەیە لەگەڵ پارتی دموکراتی کوردستانەوە ئەم جارە چوو بووین لە خزمەتی جەنابی کاک نێچیروان بووین ئێمە پێمان باشتر بوو ئەو لیژنەیە تۆزێک ئیشەکانی خۆی جێبەجێ کات کە ئیشەکانی خۆی جێبەجێ بوون کە زیاتر چوونە پێشەوە ئەوسا بەسەرسەر و بەسەر چاو زۆر زۆر پێمان باشە ئێمەش لە چ ئاستێکا کۆبینەوە لەگەڵ پارتی دموکراتی کوردستان ئێمە ئامادەین بەڵام پێمان باشترە ئێستا وەختمان کەمە وەزعی کوردستان باش نییە بۆیە باشترە کە یەکتریە بینین بە ئەو لیژنەی کە ئیشەکانە کات ئەوە کۆبێتەوە ڕێی ئێمە وایە. سپاس کاک پاڤێڵ. من سپاس. منەوێ بپرسم باری ژیانی خەڵک جەنابتان ئاگادارن لەو پەڕی خراپیایە خەڵکی هەرێمی کوردستان زۆر نیگەرانیان هەیە ئێوە بە حکمیەوەی کە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان لە حکوومەتێکە هاو بەشن بەشێکی ئەم بەرپرسیارەتیان بەرەکەوێ چی وەڵامێکتان بۆ خەڵک هەیە لەبارەی نیگەرانی ئەوان لە حکوومەت؟ طبعا من حەز ناکەم لە جیاتی حکوومەت قسە بکەم ئێمە تیمێکمان هەیە لە حکوومەت دەتوانێت جوابی پرسیارەکانی خۆی بداتەوە بەس من وەکو یەکێتی نیشتمانی کوردستان بەڕاستی ئەبێ حزبەکان ئیش بکەن بۆ ئارامکردنەوەی وەزعەکە خەڵک معاشی نییە معاش نادرێت بەڕاستی ئێمە کێشەیە ئەبێ بۆ ئەوە ئیش بکەین ئەمنیەتی خەڵک گرنگە لای ئێمە ئەبێ ئیشێک بکەین بۆ چاکسازی و بۆ سیرکردنی هەموو مشکلەکانی کە لەم شارانە هەن ئێمە باوەڕمان بە بەرنمەیەکی چاکسازیە بەڵکو و بەرنمەکەی کە ئێمە حەزمان لێتی تۆزی قوڵتر بێ لەوەی کە تا ئێستا لە حکوومەتەی بینین بەڵام دڵنیام ئەگەر هەموو لایەنەکانی کوردستان مشکلە شخصیەکانی خۆیان لادەن و دانیشین بەیەکەوە بەڕاستی ئیش بکەین لەسەر هەلکردنی ئەم مشکلانە منەوەم پێ باشترە لەوەی کە ئەم وەزعە بکەین بە بیانۆیەک تا سیاسیان گۆڵ لە یەکتری بکەین یان خوانە کەردا شتێکی تر بکەین بەرامبەر یەکتری بەڕاستی وەختی ئەوە هاتووە واز لەو شتانە بێنین حزبەکانی کوردستان زۆربەیان پێویستە کات بێن دانیشن بەرنامە دانین و پشتیوانی یەکتری بین. ئێوە هیچ وەکو هیچێتی نیشتیمانی هەنگاوێکی تازتان هەیە یعنی جیاواز بێ لەوانی پێشوو کە نراون و بە هەمووانەوە مەسەن سەرکەوتو نەبووین تایە چونکە بارودۆخەکە هەر بەرەو خراپی ئەڕوا بارودۆخەکە هەر بەرەو خراپی ئەڕوات بەڵێ وایە بەس هەموو عێراقا وایە دووبارەیەکەمەوە تیمی حکوومەت بەڕاستی شوێنی من نییە لە جیاتی تیمی حکوومەت قسە بکەم و تیمەکەی خۆمان لەناو حکوومەتە تا ئێستا ئەوان ئەو ئیشە ئەکەن و ئەو بەرنمەی لەگەڵ بەغا لە لای ئەوانە بەڵام ئێمە وەکو یەکێتی حەزەکەم لێرە پێتان بڵێم کەی پێویستی کرد ئێمەش عیلاقەمان هەیە و ئێمەش ڕەفیقمان هەیە لە بەغا و ئێمەش ڕەنگە بتوانین هاوکاریان بین و کەی پێویستیان کرد ئێمە هاوکاریان بین زۆر احتیاجیە بۆ ئێمە لە بەغا بین و هاوکاری تیمەکەی خۆمان بکەین. زۆر سپاس. من سپاس. من بە یعنی دوو پرسیارم هەیە یەکەمیان ئەمە دووەم دەرفەتە لەگەڵ جەنابتانە دانیشتن و ڕاگەیان کار پێش کۆنگرە قسێک لەسەرەوە کرا لە دوای کۆنگرە دەرفەتی کارکردن ینی لێدوانی جەنابتان لەگەڵ میدیاکارانە بەردەوامە بێ بەڵام لە دوای کۆنگرەوە
ینی هیچ کەسێ لێدوان زۆر ینی بۆ لایەنەکان نایە و بۆ میدیاکارانیش بۆیان بۆ بە کێشە ینیەوە وتەبێژێکتان داناوە ڕاستە بەڵام زۆر جار عۆزریەن هیچ لێدوانێک نایە ئەمە بۆچی ئەگەڕێتە ینی وەڵام من لە خۆمەوە دەست پێ بکەم بەڕاستی من وعدمدا بە جەنابتان بە زۆربەتان کە زیاتر ئاگامان لە یەکتری بێت و زوو دانیشتنی وا بکەین ئیشەڵڵا ئەوەشەکەین بەڵام بەڕاستی کێشەمان زۆر بووە ئێمە هاتیینە سەر حزبێک کە ڕەنگە چەند ساڵێک چەند کێشەیەکی هەبوو بێت لە ناو خۆیان ئێستا خۆشببختانە زۆربەی و کێشانە نەماون وەزەکە زۆر باشە لە ناو یەکێتی نیشتمانی کوردستانە بەرنمەیەکی زۆر باشمان هەیە بۆ جەنابی وتەبێژیش جەنابی وتەبێژ ئەی بینن کە لەم ڕۆژانەیە بەرنمەکەی تۆزێکین کردووە و من پێم وایە زیاتر دێ وتەبێژت دەستان خۆش سەبارەت بەوەی کە جەنابتان وەکو بەشدارن لە حکوومەتە تیمێکتان هەیە لە ناو حکوومەتە بەشدارە زۆر جار لە بەیاننامەکانتانە یاخود لە لێدوانی سەرکردەکانە هەز ناکەن لاوازی لە بەیاننامەی مەکتەب سیاسی ینی ئەوەی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی یعنی زۆر جار هەز ناکەن گلەی و گازندەکەتان لە حکوومەت ئەوانی ژەگرێتەوە ئەم تیمە ینی نابێتەوەی ئەوەی کە لاواز پیشان بدرێ زۆر جار نەخێر تیمەکەی ئێمە لە حکوومەتە بەشێکە لە حکوومەت ئێمە گلەی بکەین لە حکوومەت دنیا بە لە هەموو حکوومەتەکەین بەڵام یعنی ئەبێ وا بکەین ئیشی ئێمە ئەوەیە واجبی ئێمە ئەوەیە گەر مەلاحەزەیەکمان هەبێت شتێکمان هەبێت قسەکانمان بکەین اینجا یەکێتی شەر بە تەبیعەت وا بووە یەکێتی مام جەلال خۆی خوعفوی کە مام خۆی وت لە منەوە دەست پێ بکەن ڕخنەگرتن و گلەیکردن و ئەو شتانە ئەتیادین هەرەوەیە من حەزەکەم ئەگەر ئەکرێت ئەو شتانە بە جۆرێکی تەندروست بکرێت ئەوە ڕەنگە باشتر بێت دەستخۆش من سپاس زۆر سپاس کاک پاڤێڵ هەرێمی کوردستان ڕۆبەڕووی قەیرانێکی دارایی سەخت بۆتەوە قەیرانەکەش لە چوارچێوەی موچایە خۆی گرتوتەوە کە موچەخۆران موچە وەرناگرن حکوومەتی هەرێمی کوردستانەوەی کە باس دەکرێت کە گرێبەستێکی 50 ساڵەی هەیە لەگەڵ تورکیا بە شوێکی فەرمی ڕانەگەێنراوە ئایا بەڕێستان ئاگاداری ئەو گرێبەستن و ڕوویای ئێوە چییە بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە پارتی دموکراتی کوردستان کە ڕێکەوتنێکی استراتیجی هەیە لەگەڵ بەڕێستانە حزبەکەتانە دەڵێن ئێمە یەکێتی بەشدارە لە هەموو شتێکی حکوومەتە پرسیاری دووهەمم بەڕێزت ئەگەری جازم بی بە ئەمەیان جواب بە جوابی ئەم پرسیارە زۆر ئاسانە جەنابە چەند ئاگات لەو عەقدەیە منیش ئەوەنە ئاگام لێتی چەند تەفاسیل لای جەنابتە کە باوەڕ ناکەم تەفاسیل زۆر لای جەنابت بێ ئەوەنە تەفاسیل لای منە بۆی نەخێر هیچ ئاگامان لەو مەوزوعە نییە بەستانە سەر چارەسەرکردنی ئەم قەیرانە چییە کام قەیرانی ئەوەی ئام یان ئەوەی موچە و هینەکە ئەوەی موچە ئەوەی قەیرانی دارایی قەیرانی دارایی دەربارەی موچەکان لەم مەرحەلەیە حالەکەی لە بەغایە وازحە ئەوەی کە کوردستان بەدەستەوەیەتی ئەمڕۆ نەوت بێت تیجارەت بێت چی بێ ئەوە نییە ئەو معاشە بدات بۆیە حەلەکەی لە بەغایە بەڵام خۆتانە ئەوڵین جارە بەغاش مشکلەی خۆی هەیە ئەم مشکلەیە لە بەغاوە حەلەکرێت بۆیە بەڕاستی پێویستە کات حکوومەت ئیشەکانی خۆی بکات توزی بە ینی زیاتر بڕواتە پێشەوە لەو هەنگاوە با ئێمە زۆر چاوەڕێی ئەوان نەکەین با خۆمان لە بەغا بین هەموو ڕۆژێک لە دەرگا بین و بڕۆین و تۆزێک زەخت بکەین چکو بەڕاستی ئەمە وا بەردەوام نابێت ناتوانێت وا بەردەوام بێت سەبارەت بە کێشەی ئەوەی کە لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان کۆ نابنەوانێ بۆ کۆ نابنەوەکێ بەڕێزت دەساوتی کێشەیە ینی کێشە هەیە کە ڕێگریان ئاڵنگاریەک هەیە لە بەردەم ئەوەی کە لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان لایەنە سیاسیەکان کۆ بنەوە زوو کۆ بنەوە ئێمە ئەو ڕۆژە لەگەڵ برادرانی پارتی دموکراتی کوردستان کۆ بووینەوە سپینێ هەواڵانی گۆڕان لە ماڵە دەعوەتن هەم بۆ کۆبوونەوە هەم بۆ نان خواردن من باوازحتر قسەکەم بکەم من ئەڵێم پێویستە کات ئێمە زیاتر بەیەکەوە بەرنامە دانین پشت و پەنای یەکتری بین یعنی ئەم وەزعانە بەکار نێنین چونکە انتخاباتێک هەیە چەند مانگێکی تر یان نییە چەند مانگێکی تر بەڵام وا باسەکرێت انتخاباتێک دێتە پێشەوە من حەز ناکەم ئەم وەزعە بەکار بێنین بە شتێکی سیاسی تا لە یەکتری بین باشتر ئەوەی حزبەکان هەمویان بەیەکەوە بەرنمەیەک دانێن چۆن بتوانین لەم کێشانە نەجاتمان بێت من ئەوە بۆ قسەکەم زۆر سپاس من سپاس من دڵشاد لە دەنگی ئەمریکا لەو پرسیارە دەست پێ بکەم لەسەر مەوزوعی کەرکووک هەندێک زانیاری نافەرمی لە ئارادان کە بە حساب
هەندێک لە وڵاتانی ئیقلیمی لە هەوڵدان بۆ وەرگرتنی پۆستی محافظ بۆ لایانی تورکمانی بە دیاریکراوی تا چەند ئاگاتان لەو هەوڵانە هەیە و هەڵوێستیەوە چیە بێ پرسیارەکەم قسە زۆر هەیە لەسەر ئەم مەوزوعە بەڵام مەتوانم پێت بڵێم ئەوە شتێکی ئاسان نییە پێم وایە هەموو لایەنە کوردیەکان بەرنامەی خۆیانیان هەیە بۆ ئەو مەوزوعە و من بە شتێکی جددیشی نابینم لەم مەرحەلەیە لەم مەرحەلەیە زۆر قورساوە بە کوردیەکەی زۆر سەری خۆت بەو مێشن باش پرسیاری دووەم لەسەر مەوزوعی ناوخۆی سلێمانی بەڵێ ماوەیەکە وەزعی سلێمانی باس لە قاچاقچێتیە کرێ بەڵگە هەیە دیکۆمنتەیە بڵاوە کرێتەوە پەرلەمانتاران بە دوادەچوونی بووەکەن و زۆربەی کاتی شێکەتی تۆمەتبارە کرێ حتا هەندێک زانیاری هەیە کە ئێوە خۆت و هاوسەرۆکان لیژنەیەکتان پێکێناوە لە 3 کەس بۆ ئەوی لە زۆربەی عقد و شەریکایەتی و ئەوانە پیاچوونەوەی بۆ بکەن ینی ئەبێ ئەو 3 کەسە موافقە بکەن لەسەر زۆربەی پرۆژەکان کە ناوەکانیان هەیە و لە پاڵ ئەمەش باسی مەوزوعی مەرزەکان و هێنانی دووگ و هێلکە و نەوت و جۆرەها قاچاقچێتیە کرێەوە هەموویشی دەست بە تایبەتی ئەم سنوورە یەکێتی پەنجەی تۆمەت بۆ یەکێتی درێژە کرێەوە بە دیاریکراوی بەرپرسەکانی یەکێتیش بە تایبەتی کە لە دوای درنگانێکی شەو لەو دیوش ڕوونە حزبی دەسڵاتدار ڕێی چیە لەسەر و قاچاقچێتیانە کێن بۆ ئیجراعات ناکەن و ڕێی چیە لەسەر ئەوەی کە لە سلێمانی ئاگوزەریە زەوی داگیرکردن زەوی سووتاندن چوونە سەر خەڵک فەلاقەکردن کە بەشێکی زۆریان پەنجە بۆ بەرپرسان یەکێتی ئەمەیان غەدرە وانە مافیا دروست بووە لە سلەیمانی مافیا دروست بووە لە هەولێر مافیا دروست بووە لە چەندین شوێن ئێمە زۆر بەجددی ئیشمان لەسەرەوە کردووە هەردوێنێ من لەگەڵ بەرپرسانی ئەمنی لە سلەیمانی کۆبوونەوەیەکم کردووە لیستێکی گەورەمان حازر کردووە هی ئەوانەی کە ئەم شتانە ئەکەن یەک بە یەک ئەچینە سەریان ویان گرین و زۆر بەتوندیش ئیتر ڕەبتیان هەبێت بە هەرکەیەکەوە لەم کوردستانە ئێمە حساب بۆ ئەوە ناکەین بەرنمەیەکی زۆر جوانمان هەیە ئەو جەریمانە لێرە هیچ قابلی قبول نییە و قبولیشمان نەکردووە ینی با ئەوە هین نەکەین تکاتان لێکم با یەجگاروان نەکەین لە یەکتری بۆ مەسلەی ئەو سێ برادرە کە هاتوونەتە ئێرە لیژنەیەکمان دروست کردووە بەڵێ لیژنەیەکمان دروست کردووە بەسەر چەندین شتان بڕاتەوە سەیری وەزعەکانی ناو خۆمان بکات سەیری ناو یەکێتی بکات سەیری ئیدارەی گشتی بکات سەیری چەندین پرۆژە و ئەو شتا بکات ئێمە پێمان وایە کە بیزنسمان باشتر لە بیزنس و شتەزانێ وەتوانێت زیاتر حسابات و هینی خۆی بکات ئەمە زۆر شتێکی جیاوازە لەگەڵ مەوزوعەکەی ترکە جناب باست کرد قاچاقچێتی من دڵنیام قاچاقچێتی هەیە من دڵنیام لە هەموو مەرزێک ئەو شتانە ڕووەدات من دڵنیام لە چەندین شوێن دەیان یان ڕەنگە زیاتر بیری نەوت هەبێت کە داهاتەکەی ئەگەڕێتەوە بۆ شەخص یان بۆ حزب یان بۆ بەشێک لە حزب دڵنیام کە لە ئەملا و ئەولا ڕەنگە چەند مەرزێک هەبێت کە هەر حکوومەتی لێ نییە ئەمە مشکلەیەکی زۆر گەورەیە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان حەزەکەین ئەمە هەل بکرێت حەزەکەین حکوومەت دانیشێ بەرنمەیەک بۆ هەموو ئەم شتانە دانێت حەزەکەین حکوومەت دانیشێت بەرنمەیەک بۆ هەموو ئەم شتانە دانێت تا لە سەرەوە تا بنەوە وەزعەکە باشترکەینەوە بەڵام حەزەکەم پێتان بڵێم ئێمە ئیجراعاتی زۆر جددیمان کردووە سواس کاک بابڵ منونە دەحسان دێنارتی بەخێر بێت بەڕێزی سواس دوو پرسیارمەیە بە کورتی پرسیارەکانەکەم یەکەم تۆ باسی ئەوەت کرد کە خودی کاک بابڵ ئاگداری گرێبەستی 50 ساڵی نیە لەگەڵ تورکایە بەڵام ئایا یەکێتی وەکو هاوسەرۆکی یەکێتی ئاگداری گرێبەستی 50 ساڵی نین یان بەعام ئاگداری مەلەفی نەوت نین و ئەگەر ئاگدار نین لە ماوەی ڕابردووە کاک قوبات و کاک عیماد ئەحمەد بەڕسمی ئەویان ڕاگەیاند کە یەکێتی ئاگداری مەلەفی نەوتە لە هەرێمی کوردستان تۆ وەکو هاوسەرۆکی یەکێتی ئایا یەکێتی ئاگداری مەلەفی نەوتە لە هەرێمی کوردستان یاخودنا یاخود وەکو خۆت وتە تەنها ئاگداری گرێبەستە 50 ساڵەکە لەگەڵ تورکایە من ناتوانم بە ئایان جوابی ئەو پرسیارە بەمەوە چکو جوابەکەی تۆزی قوڵترە لەوە من ڕەئی خۆم وایە پێم وایە ڕەئی زۆربەی سەرکردایەتیش وایە و ئەگەر ڕاستیش بین لەگەڵ یەکتری پێم وایە ڕەئی زۆربەی جەنابیشتان وایە بەڵێ تا حدێک یەکێتی ئاگای لە مەلەفی نەوتە بەڵام بەڕەئی من ئاگامان لە تەفاسیلی زۆر شت نییە زۆر عقد هەیە تەفاسیلەکەی نەبینراوە لای ئێمە و کە ئەڵێم لای ئێمە هەر باسی هاوسەرۆکان ناکەم من بەعام باسی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەم ئەمەش یەکێک لە شتەکانە کە باسەکرێت لە دانیشتەکانمان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان کەواتە وەڵامی پرسیارەکەم دەست نەکەوت دەستت کەوت پێم وتی بەعام ئاگامان لە چەند شتێکە ئاگامان لە هەندێک شتە بەڵام من پێم وایە تەفاسیلی هەندێک شت ئاگامان لێ نییە
کەواتە بە پێچەوانەی کاک قوباد و کاک ئیماد ئەحمەدەوە کە لە ماوەی ڕابردووە وتیان ئاگداری مەلەفی نەوتی نا پێچەوانەی قسەکانی کاقوباد و کاک عیماد نییە من ئێستا دووبارەیەکەمەوە بۆت ئاگاداری مەلەفی نەوتین تا حدێک زانیاریەکە لەسەر ئەوەی کە وەکو کاک دڵشادی بەشێک لە برادران باسییان کە لەسەر ئەوەی کە داهاتی خاڵە سنووریەکان کە بەشێکی زۆری ئەم داهاتە گەڕێتەوە بۆ کۆمپانیای نۆکان ئەگەر وانە ئەم زانیاریانە ئەست و ئەساسی نییە بۆچی بەڕێستان وەکو هاوسەرۆکی یەکێتی مبادرەیەکی ئاشکرا ناکەن لەسەرەوەی کە ڕای بگەێنن کە ئەو لیژنەیە کە خۆتان پێکانێناوە کە وەکو خۆتان باستان کرد بە ئاشکرا ڕای بگەێنن کە لیژنەیەک لە وەزارەتی دارایی و بەڕێوەبرایەتی چاودێری دارایی سەرپەرشتی ئەوە بکەن کە ئەم داهاتانە ئەگەڕێتەوە بۆ خەزانەی حکوومەت بێگومان ئەمەی کە من باسیەکەم لە سنووری پارتیش بە هەمان شێوە ینی ئەوەی کە لێراکرێ ڕەنگە لەوێ بە زیادەوە بکرێ معلوماتم نییە لەسەرەوە بەس دوور نییە من پرسیارەکەم تەنها بۆ ئەم کەوەی کە ڕوبەڕووی جەنابتەکەمەوە بۆ باشماخ و پەروێزخانە ئایا ئەماکەن مبادرەیەکی بەو شێوازاکەن چەندین لیژنە ڕۆیشتووە بۆ حدودەکان لیژنە لە بەغاوە ڕۆیشتووە نەیوتوە وایە لیژنە لە پەرلەمانەوە ڕۆیشتووە نەیوتوە وایە یعنی بەڕاستی جەنابەت وتت زانیاری هەیە زانیاری ئەوە زانیاریە کە یەکێک لیژنەیەکە نێرێت و لیژنەکە ڕێی خۆیدات بە ڕسمیان من ئەوە بە زانیاریە بینم لە ڕاستیە ئێمە زانین کە یەکێتی لەگەڵ پارتیا هاوپەیمانن لە حکوومەتاوە ئیتفاقیشان هەیە تا ڕادێکی زۆر پابند بۆ ئیتفاقیشەوەەوە بێجگەلەوە مەدانیە نیژ ینی یەکێتی دەسەڵاتێکی ئیداری فعلی زۆر بەرفراوانی هەیە ینی خۆتان نەزانن لە کۆیە بەم دیوە ئیترەوە هەتا ئەچێتە نزیکی خانەقین یەکێتی حاکمی مطلقە لە ڕووی ئیداریەوە تا ڕادەیەکی زۆریش لە ڕووی حیزبیەوە بەڵام زۆر جارێمە لە هەندێک لەو میدیایانەی کە نزیکن لە بەرپرسانی یەکێتیەوە نامەوێت ناوی هیچ میدیاک بێنم ئەگەر ناوەکان بیت من باشتر تێگەمێت بۆی حەزەکەم ئەگەر حەزەکەی ناوەکە بەگەر حەز ناکەیت یەک تۆ زڕونتری کەرەوە بەڵێ بەڵێ هەندێک ئیعلامی ڕسمیەکەیت یان باسی ئیعلامی ناڕسمیەکەیت ئیعلامی ڕسمی مەسەلا بۆ نمونە کورسات و تا ڕادەیە گەلی کوردستان بەپێی بارودۆغ ینی لە هەندێک بارە مەسەلا وەکو ئۆپۆزیسیۆنی حکوومەتەرەکەون لە هەندێک بارە باشترن بە تایبەتی کورسات کاکم لێرە سێریکی تۆکە سێری منیشەکە کورسات باشترە مەبەستم ئەوەیە ینی هەندێک میدیای تر هەیەوانە زیاتر وێب تیڤ و ینی ئەو پەیجوشتانن کە هەمومانەزانی نزیکن لە بەرپرسانی باڵایەکێتیەوەمانە هەندێک جار لە ئۆپۆزیسیۆن لە میدیای ئۆپۆزیسیۆنی هینترن تونترن لەسەر حکوومەت خۆمە شتێکی طبیعیە ینی ئێمە لە وڵاتی شاین ئازادی هەیە میدیا ئازادە ڕخناگرێ ئۆپۆزیسیۆن ڕۆڵی ئۆپۆزیسیۆنە بینێ بەڵام ئەو میدیانە نزیکن لە بەرپرسەکانی یەکێتیەوە ئەوە وا ئەکات مەسەلا هەندێک جارێمە کە سەیری و میدیانەکەی پێمان وایە من بۆ خۆم هەندێک جار بەزەیم بە کاقوبادایەتەوە بەڕاستی ینی ئەڵێمەوە ئەم یەکێتی وەکو ئەوەی کە عقوبیان نابێ وتیانە تۆ بڕۆ لە ناو حکوومەتەوە بۆی هەر کەسێ لەم سنوورەشان ناڕازی بێ هەموو ناڕازیەکان ڕوبەڕووی تۆ بکرێتەوە ینی هەندێک جار هەستەکەی کە بە فعلی بەرپرسانی باڵای یەکێتی یا یەکێتی وەکو حیزب پشتیوان و پاڵپشتی تەواوی ئەو تیمەنین لە حکوومەتە ینی هەندێک جار وا دەرەکەون کە ئەمە وا ئەکات خەڵک ئێمە وا تەسەور بکەین کە ئەم تیمە تیمێکی لاوازن لە حکوومەتە و تیمێکن هەر بۆ وەکو بڵێ بۆ شکلیە بە شێوەیەکی شکلی چوونەتە ناو حکوومەتەوە ئەمە هۆکاری ئەمە چییە ئەمە پرسیارێکە نازانم ئەگەر بۆ من سپاس دەکەم جارێ ئێمە تقریبان دوو شتت وت با من بۆ جاکەمەوە گەری ئیجازەم بیت ڕقم یەک باسی میدیات کرد و گلەیەکانی کە لە حکوومەتی کات و ئەو شتانە من خۆم شخصیان وەکو بافڵ من کوڕی مام جەلالم من باوەڕم بە میدیای ئازادە من حەزەکەم میدیا پرسیاری قورس بکات لە بەرپرسان ئیشی میدیا ئەوەیە یعنی زۆر احتیادی بوو یەک دوو میدیا ئەمڕۆ بانگ نەکەم بۆ ئێرە چکو تەسەوڕ مەکرد پرسیاری زۆر قورسم لێەکەن بالعکس ئەوەڵین کەس من حەزمە کرد ئەوانە بێن ئێمە لە ناو یەکێتیە بەرنامەکەمان وایە ئێمە باوەڕمان بە میدیایەکی ئازادە freedom of the press من پشتیوانی ئەو پرینسیپم بەڵام ئەمە نەیعنی ئێمە پشتیوانی تیمی خۆمانین لە حکوومەتە ئێمە پشتیوانی تیمی خۆمانین پشتیوانیان ئەبین چەند کێشەیەکمان هەیە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان ڕاستە چەند کێشەیەکمان هەیە لەگەڵ حزبانی تر ڕاستە واجبی ئێمەیە بە زووترین کات
ئەم کێشانە حەلکەین و ئیشەکانی خۆمان بکەین بەڕاستی ئەمە دووشتی جیاوازن و با تێکەڵی نەکەین. سپاس. منی شار باسیەوەم کرد کە میدیا ئازادە بەڵام هەندێک جار ئەو میدیانی کە یەک دوانێت لەو میدیانی کە باسم کرد ینی هەندێک جار هەستەکەی موجهە ئەمەشت بۆ جواب بەمەوە ڕەنگە سەیریش بێلاتکەوا بە سەراحەت قسەت لەگەڵەکەم. میدیای ڕسمی بەناوێک ئیشەکات، میدیای ناڕسمی ئێوە لە من شارەزاترن. من یەکێک لەوانم کە پێجی سڕیم نییە و ئەمەم نییە و ئەوە نییە و کە لە لایەک قسەیەک بکرێت لاکەی تر جواب بەداتەوە، کە لە لایەک مشکلەیەک دروست بکرێت لاکەی تریش مشکلە دروست دەکات. ئەمە شتێکی ئەتیادیە، ئەمە لە هەموو شتێکە هەیە. بۆیە ئەگەر ئەتانەوێ ئەمە نەمێنێت من داوا ئەەکەم ئەو شەڕە میدیایە شەڕە ساردە کۆڵدوۆڕەکە ڕاگرن، بەڵام دڵنیا بن تەقە لەوێ و بکرێت خەڵک تەقە ئەکاتەوە. خۆتان لە من باشترەوە ئەزانن جەنابتان جەماعەتی میدیان، بەڵام لە هەموو دنیا وایە. یعنی ئەگەر جەنابەت مەتابعەی بەریتانیا بکەیت BBC زۆر بە نەوعێکی تر قسەکات لە هەندێک قەناتەکانی میدیا کە لە یوتیوب هەن یان کە لە سایتی تران هەن. ئەمە شتێکی ئەتیادیە. حکوومەت ئەبێ خۆی حازر کات بۆ ئەو گلەیانە و بۆ ئەو ڕخنانە، چۆن وەک ئەوی من خۆم کە ئەمڕۆ مەسئولیەتێکم بەدەستەوەیە منیشە بێ خۆم ئامادەکەم بۆ ئەوە سەیری پیجەکان بکە، سەیری میدیاکان بکە، بزانە لە ڕۆژێکە چی بە جەنابی هاوسەرۆ کاگلااورە وترێت، چی بە منە وترێت، چی بە کاقوبادە وترێت. ئەو ئەتیادیە کە خۆتە خەیتە بەر کامێراکە ئەبێ ئامادەبی دووبەردیشت تێبگرن و بەڕاستیشە بێ وا بکەین. یعنی بەڕاستی حکوومەت یان چەند کەسێک لە ناو حکوومەت یان چەند کەسێک لە ناو حزبێک نەبێ وا تەسەوورکەن کە بڤەن بڤەیە و نابێ باسی بکەیت و نابێ گلەی لێ بکەیت. شتیوانیە لە دنیا. سپاس. من ناوم بەهادی یوسفە لە دیجیتال میدیا کێنێن بەڕێوەبەری دیجیتال میدیا. برادران زۆر پرسیاران کرد لەسەر پەیوەندی ئێوە و پارتی جەنابیشت باسیەوەت کرد کە لیژنەیەکتان هەیە، لیژنێکی باڵا و کۆبوونەوەتان کردووە ئانە، بەڵام لەگەڵەوەی شارڕێکەوتنی پێگەنانی حکوومەتتان هەیە. هێشتا هەستەکەی یەکگوتاری و یەک هەڵوێستیەک لێشێتی و نیە بەرامبەر بە پارتی بەرامبەر بە حکوومەت. یعنی بۆچی ئەم جیاوازی هەڵوێست و جیاوازی گوتارە هەیە تا ئێستا؟ نازانم باسی چیەکەی ئەبێ بوازەحتر قسە بکەیت. ینی لە بەرنامەی یەکێتی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان یەک بەرنامەیە. مەکتەبی سیاسی دەنگی پێداوە، سەرکردایەتی بە ئام دەنگی پێداوە، قەراری هاوسەرۆکانە. بۆیە بۆم ڕوونکەرەوە ئەم دووهینە چییە چکو من نایبینم. بەڵێ لەسەر ئاستی سەرکردایەتی مەکتەبی سیاسی تەنان لەسەر ئاستی جەنابتان هاوسەرۆکانیش بەڵێ ینی دیدی جیاواز هەیە بۆ پەیوەندەکان. من داوای لێ بدونت لێکم دووبارەیەکەمەوە بۆم ڕوونکەرەوە چکو دیدی جیاواز نییە. بۆیە حەزەکەم پێم بڵیت لەکوێ جیاوازی هەیە. ینی لە ئیعلامە هەستی پێکرێ بۆ منە جەنابی کاگلااور بەنەوەیەک ئەین لە لێدوانەکانیان. من حەزەکەم یەک نمونەم بیتێک کە کاگلااهور وتوێتی کە ئێمە نابێت لەگەڵ پارتی ڕێکەوین بە شەرت و شروتەکانی کە دروستن بۆ کوردستان، چونکە حەزەکەم دڵنیا بیت کە من یان هەواڵێکی ترە چێ بۆ لای حزبێکی تر هەرچی حزبێک بێت بە هەموو زەختەکە نەخەینە سەر پارتی دیموکراتی کوردستان. هەموو مەکتەبی سیاسی ئاگای لێتی، هەموو سەرکردایەتی ئاگای لێتی، هەردووکیان دەنگیان لەسەر دەرداناوە و بێجگە لە ئەوە بەرنامەکەش بە یەکەوە دائەنین. باشترین نمونەی ئەمە آخر دانیشتنمانە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان کە کۆبوونەوەیەکی مەکتەبی سیاسیمان کرد، لەناو ئەو کۆبوونەوەی لیژنەیەکمان دروست کرد کە هەردوو هاوسەرۆکانی تیا بوو، لەوێ بەرنامەکەی خۆمانماندانا چی باسەکەین و چی باس ناکەین و خەتە سوورەکانمان لەکوێ و لەکوێ نییە، لەکوێ تەنازولەکەین و لەکوێ تەنازول ناکەین. بۆیە داوای لێ بردونت لێکم ڕێیەکانمان جیاوازە. سپاس کاک پاڤێڵ. من سپاس. عەبدولخالق ماوەتی بەرپرسی نووسنگەی سلێمانی کەناڵی سوێدە قوربان. ئەوەی کە جەناب دەفەرمووی لەسەر حزب و حکوومەت من قەنەعەتم هەیە بەتایبەت لە هەرێمی کوردستان ناتوانرێ ئەو دوو حاڵەتە جیا بکرێتەوە. بەڕێزت فەرمووت ئێمە ئاگاداری تیمی حکوومەت نینیان پرسیارەکان نەک بەوەی کە ئێوە ئاگاداری تیمی خۆتان نەبن، نە بەوەی کە پرسیارەکان لای ئەوانە. بە قەنەعەت ئێمە ئەوەنەی پرسیارەکان ئێستا حیزب بێ وەڵامی باتەوە، تیمەکانی حکوومەت توانێ وەڵامدانەوەیان نییە، چکە بپرسکەن کاک پاڤێڵ. دەستگا نیشتیمانەکانی ئێمە لە هەرێمی کوردستان من ناتوانم بۆ حزبی تر قسە بکەم، بەس هەواڵانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناو حکوومەتە بەڕاستی پێویست ناکە پرس بکەن. با دووسێ شتان بۆ ڕوونکەمەوە لەم یەکێتیە تازەیە. ئێمە کە لیژنەیە کە نێرین بۆ مفاوەزات لەگەڵ حزبێکی تر، ئەو لیژنەیە دەسەڵاتی دراوە پێی قەرار بدات. وەکو چەند حزبێکی تر نینە بێ بڕۆینەوە و تەلەفۆن بکەین و پرسیار بکەین و بینەوە کە ئێمە لیژنەیە کە نێرین ئەو لیژنەیە بۆ ئیش ڕۆشتووە. سقە پێکراوی ئێمە قەراریان بەدەستە
ڕۆشتونە بۆ ئەوەی ڕێکەون وەکو تیمەکەمان لەناو حکوومەتە تیمەکەمان لەناو حکوومەتە بۆ چەند شتێکی استراتیژی نەبێت خۆیان پرس بە ئێمە ئەەکەن من دانانیشم ڕۆژانە بڵێم دکتۆرە ڕێواس وا بڵێ وا بڵێ وا بڵێیان کا قوبات بڕۆ ئەوها بکە ئەوها بکە ئەوها بکە ئەمە سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان وازەحە بۆیان ڕوونەکەینەوە تەفاسیلی ئیشەکە لای خۆیانە بۆیە کە پێتەڵێم جوابەکەش لای خۆیانە دڵنیا بە عەلەقەن بۆ یەکێتی وایە ناتوانم بۆ حزبەکانی تر قسە بکەم بەڵام بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان قسەکەم وابوو دڵنیا بە چاکسازی زۆر باسەکرێت ئەو شتێکە باس کراوە لە حکوومەتەوە خراپ نییە بەڵام چاکسازی نابێ هەر بڕێنی معاش بێت من ئەوەم تۆزێ پێ ناخۆشە من حەزەکەم حکوومەت بەرنمەیەکی هەبێت ئەبێ بەسەر هەموو عەقدەکان بڕواتەوە بەسەر ئەوەی کە لەسەر حدودەکانە ڕوا بێ بڕواتەوە ئەبێ لەسەر ئەوەی کە نەوتەکە لەو بۆریەوە ئەڕوا و فلانە شەریکە ئەمە وەرەگرێ و ئەوە وەرەگرێ بەڕاستی ئەبێ لەسەرەوە بڕواتەوە ئەبێ ئیشێکیش بکرێت ئیشێکی زۆر جددی لەسەر گەندەڵی حزبەکان بێت گەندەڵی شخص بێت گەندەڵی ئەمە بێت ئەوە بێت ینی بەڕاستی ئەم پرۆگرامەی کە هەیە بۆ چاکسازی ئەبێت تۆزێک قورستر بیکەن یعنی ئەبێت تۆزێک تۆمتر بن جا ئیشتر دڵنیام وڵا دڵنیا نیم بەڵام ئیشەڵڵا ئەوە لە بەرنمەکانیانە هەیە ئەمەش دڵنیا بن بەشێکە لە گفتوگۆەکانمان لەگەڵ حزبەکانی تر بە دەرەجەیەکیش پارتی دموکراتی کوردستان سپاس تاکو و کۆتای ئەم ساڵەوەی بیست بێتمان نازانین چەندێک ڕاستە و چەندێک لە ڕاستیۆ نزیک لا ئیدە ببوورە لا مەرکەزیەکە پێی ئەگەن ئەگە پێی نەگەشتن چی ئەکەن خەڵک لە دەرەوە باسی دوو ئیدارەی یەکەن هەندێک هەیە کە بەرنمەکانی ئێمە پەخشەکرێ خەڵک بەشداری تیاکە پیان وایە ئەگە بین بە دوو ئیدارەی خراپ نییە هەوڵان بەڕاستی من دوو ئیدارەی من گاڵتەم پێی دێت ئەو هەموو خوێنەمان نەڕشت کوردستان بکەین بە دووسێ پارچە ئەو هەموو شەیدەمان نەدا کوردستان بکەینە دووسێ پارچە بەڵام لە بینی دوو ئیدارەیی و مۆزای کە ئێستا هەیە زۆر حەلی تر هەیە نازانم بۆ هەواڵان یەکسەر ڕاکەن بۆ دوو ئیدارەیی هەواڵان وەڵام من نەباوەڕم بە دوو ئیدارەیە یعنی هەر بەشتێکی جددی نایبینم ئێمە بەیەکەوە بەم هەموو حزبانەی کوردستان نەتوانین حقوقی خۆمان لە بەغا وەرگرین چۆن بەتەنیا من ئەیکەم ئێمە ئەیکەین تێناگەم لەو شتانە بەڕاستی دوو ئیدارەیی نە لە بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستانە لە بەرنمەیەکی دروستە چەند مانگێکی داهاتوو بە پێی ئەو ڕێکەوتن بە پێ و بڕیاری کە کازمی دەری کردو عێراق دەچێتە هەڵبژاردننی پێشوەختەوە بەڵێ عێراق دۆخێکی زۆر ناسەقام گیرە هەرێمی کوردستانیش پێی وەسە بۆ دۆخەوە شیعە و سونە لە یەکەدەن کورد لەم لاوە پێکهاتەکان لەو لاوە کورد چۆن خۆی ئامادە کردەوە با ڕۆنتری کەمەچێتی چۆن خۆی ئامادە کردەوە بۆ داهاتوو بۆی بتوانێت خزمەتی زیاتری کۆمەڵانی خەڵکی کوردستان بکات ئەو قەیرانی کە 6 ساڵە بەرەوکی گرتووە کەمێک بڕێن من ناتوانم بەرنمەکەی یەکێتی بۆ انتخابات لەگەڵ جەنابەت باسکەم ئێستا بەس حەزەکەم دڵنیا بن تیممان حاضر کردووە زۆر بە وردی دراسەی ئەم قانونەمان کردووە و سەیری وەزعەکانمان کردووە و حساباتی خۆمان کردووە بۆ بازنەکان و منتیقەکان و زۆر ڕازیم لە تیمەکەمان و چاوەڕێی ئەوەش بکەن نەتیجەی باش بێنین ئینشەڵڵا لەسەر بارودۆخی کەرکووک ئێوە وەکو یەکێتی چۆن دەڕوانە بارودۆخی کەرکووک ێستا پێتان وایە لە کەرکووک حکومێکی سەربازی هەیە کە حکومەکات بەڵێ پێم وایە حکومێکی سەربازی هەیە لە کەرکووک زۆر باشە ئێستا فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان لە مێژە موچیان وەرنەگرتووە بەڵێ بخۆشی مەسەرەن بە قەرز موچە دابینەکە بەڵێ وایە چۆن چارەسەری ئەم کێشەیە بکرێت چۆن چارەسەری ئەم کێشەیە کرێت ئێمە ئەبێ چاکسازیەکی ڕاستەقینە بکەین ئەبێ دانیشین نەهر معاش ببڕینە بێ بەرنامەمان هەبێت بۆ ئەو شتانەی کە تۆزێک پێشتە باسمان کرد کە کامێراکان کوژابوونەوە بێجگە لە ئەوە بەڕاستی بێ گفتوگۆیەکی جددی بکرێت لەگەڵ بەغا و ئەبێ وڵاتانی دەوروبەر یارمەتیمان بن و داواشەکەم لێرە جەماعەتی ئێعلامیش یارمەتیمان بنێمە یەک تیمینەمە سەرکەوتنی ئەمنیە و خستنی ئەم و ئەو نییە کورد ببێ بە یەک دەنگەوە ئەو شەڕە بکات و ئیشەڵا لەو شەڕە سەرکەوتووە بین زۆر نەوانی پیان وایە بە تایبەتی برادرانی ئۆپۆزیسیۆن کە داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان بەشی ئیدارەدانی بارودۆخی موچە و بەڕێوەبردننی ئیداراتی هەرێمی کوردستانەکە ئێوەش وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو خۆت پێت وایە ئەوە دروستە بەو داتایی کە من بینیومە من پێم وایە ئەوە دروست نییە سپاس هەندێک پەرلەمانتاری کورد لە عێراق هەوڵێکیان هەیە بۆی کە موچەی موچەخۆران لێرە بگوازنەوە ڕاستەخۆ حکوومەتی عێراقی ویە
ئەو هەوڵەت تۆ تا چەند بە دروستی ئەزانیت و ئەم مۆزوعە سەرەگرێ من زدی ئەوەم زۆریش زدی ئەوەم هیچ شتێک نابێ بین بە بەغا و تەسەورکەین بە ئاسانی دێتەوە دەستی خۆمان لەم مەرحەلەیە من زدی ئەوەم. سپاس کاک باوەڵ. مەکتەبی سیاسی ئەوەی من زانیاریم هەبێ مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆبۆتەوە. بەڵێ بەڕێزت ئاماژەت بەوەدا کە یەکێتی لەگەڵ تیمی حکومەتە پەیوەندێکی باشیان هەیە. ئەوەی من زانیاریم هەبێ ناڵێن کێشە بەڵام نەتێگەشتنێک ڕوویدا لەگەڵ بەڕێز سەرۆکی پەرلەمان و بەڕێز جێگەری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و بە باسی ئەوش کەین سڕکردنی ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکێتی ئەمە سڕکردانی ئەنجومەنی ببۆرە کاک مەلا بەختیار. بەڵێ ئەمە چه ئاماژەیەکەیە بە دۆخی ناو یەکێتی و ئامە جانبی سلبیتیان جانبی ئیجابیتی ئەگەر هەردووشیمان بۆ ڕوون کردو. جاری بە باسی ئەوەی ڕێوازخان و کاقوبات بکەین ئەوە من بە شتێکی زۆر باش ێزانم بۆ معلوماتیشتان ئەوە بەرنامەی کاقوبات بوو لە کۆبنەوەی مەکتەبی سیاسی باسی کرد. کاقوبات ئەوەی کرد بۆ یەک سەبەب ئەوەی کرد بۆ یەکڕیزی تیمەکەی خۆی و بۆ دیفاعکردن لە هەواڵێک کە نەتێگەیشتنێک هەبوو لەسەر قسەی ئەو هەواڵە. کاقوباتیش وەکو کاقوبات هەموو جارێک کاقوبات زۆر بە وەفایە ئەشتوانم بڵێم زۆر پیاوە و کاقوبات حەزی نەکرد خۆی لە تیمەکەی جاکاتەوە کە زۆر بە ئاسانی ئەیتوانی خۆی لە تیمەکەی جاکاتەوە. ئەوە ڕقم یەک. ڕقم دوو مەسلەکەی کاک بەختیار باس کرا لە ناو سەرکردایەتیە و سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە و قەرارەیدا جا ئێستا کاک بەختیار چ وەڵامێکە بێت سکاڵا ئەکات ئەمە ئەکاتەوە ئەکات پڕاستیەوە ئیشی کاک بەختیارە بەڵام هەردوو ئەو شتە شتێکی حزبی بوون و من بە شتێکی باش ێزانم و حەزەکەم ئالێرە شاهدیەکتان بۆ بدەم هەم لە کۆبوونەوەی مەکتەبی سیاسیەکە قوباد ئەوەڵین کەس بوو کە ئەم شتە باس بکات و هەم لە کۆبوونەوەی سەرکردایەتیش کە باسکرا کاک قوباد و ڕێوازخان ئەوەڵین کەس بوون دەستی خۆیان بەرزکەنەوە. من سپاس. کاک باڵ منویستم پرسیارێک بکەم لەسەر پرسیارەکەم دوو لە قەبا بڵین هەندێک زانیاری هەیە لە ئارا کە بەڕێستان لەگەڵ بەڕێز کاک مەسعود سەرۆکی پێشوێرەمی کوردستان ڕێکەوتون لەسەر یەخستنەوەی هێزەکانی هەفتا و هەشتا لە چوارچەوەی وەزارەتی پێشمەرگا ئەمە لقەکەی وەلقی ئەوە هەندێک جموجوڵی سەربازیە لەسەر سنوورەکان لە نێوان هەرێم و پەکەکە تا چەند ئەگەری احتیمالی هەڵگیرسانی شەڕ ڕێخوت کێشە لەگەڵ پەکە لە ئارادایە. من شەڕ لەگەڵ پەکەکە بە شتێکی دوورە بینم و من هیچ لەگەڵ هیچ نەوع شەڕێک نیم لە ناو کووردا و بێ هەمومان ئەوە بکەین کە شتێکی وا قەت ڕوو نەدات ئەوە شتێکی زۆر خراپە بۆ کوردستان. ئەوە ڕقم یەک. پرسیارەکەی تر چی بووە؟ پرسیارەکەی لەسەر ڕێکەوتنێکی نێوان ئێوە و بەڕێز مەسعود بارزانی سەرۆکی پێشووی هەرێم بۆ یەخستنەوەی هێزەکانی هەفتا و هەشتا لە چوارچەوەی وەزارەتی پێشمەرگا. نه بەرنامەیەک هەیە بۆ چاکسازی لە ناو هێزی پێشمەرگا. اینجا ڕەنگە ئەوە یەکێک لە مەرحەلەکان بێت بەڵام زۆر مەرحەلەی تر هەیە کە ئەبێ جێبەجێ بکرێت هەتا ئەوە باس بکرێت. کاک باڵ من دوو پرسیارم هەیە بەداوای لێبڕنەوە لەگەڵ برادران دوو پرسیارمەیە. پرسیار یەکەم لەسەرەوەی کە بەشێک لە برادران باسی موچە ئەوانەیان کرد بەڵام بەڵێ باسی دۆخی خەڵکو ئەوانەیان کرد. پرسیارەکەی من بەو شێوازەیە ینی یەکێتی وەکو ئەوترێ ینی لەلایەک سەرچاوەکانی داهات سەرچاوەکانی دەسەڵات لەگەڵ پارتیا بەشی کردووە لەلایەک تریشەوە لەگەڵ مافی خەڵکە و وەکو ئۆپۆسیۆن قسایەکە ینی قاچێکی لە دەسەڵاتە قاچێکی ئۆپۆسیۆنە و لە ماوەی ڕابردووشە بەڕێستان کاتێک ناکۆکیە لەگەڵ پارتی ئەنی بەڕێستان لەگەڵ کاک مەسرور کاک مەسعود کاک نەجیبان بەرزانی کۆبنەوە دوو قۆڵی و ئەوەی کە لە عەلام دیارە ئەوانە بەڵام هاوسەرۆکێکی دیکە کە کاک لاهورە هیچ جۆرێک لەو جۆرە کۆبنەوانە ناکە. ئەمە بەو دیوەی کە ئایا ئەوان دان بەم بانانن یان ئەم کۆبنەوە لەگەڵ ئەواناکە پێم خۆش بوو ئەمە ڕوونکەیتەوە ینی ئەم دوو جۆرە لە سیاسەتی یەکێتی ئەم دوو جۆرە لە سیاسەتی یەکێتی تاکەی بەردەوامە دوو جۆر نییە سیاسەتی یەکێتی یەک سیاسەتە پێشتریش زۆر بە وازەحی بۆم باس کردی ئەوەی کە منە چم لەگەڵ پارتیدا ئەنیشم ئەو مەلەفە لای منە ئیشی منە بچم لەگەڵ پارتی دانیشم ئەگەر ملاحەزە بکەیت دانیشتەکانی لەگەڵ گۆڕان بۆ نمونە زۆربەی جار کاک لاهوورەی کات ئەمە شتێکی زۆر ئەتیادیە ئەمە ئیش بەشکردنە لەناو خۆمانە و بۆ ئەوەی تر وابزانم باسمان کرد بەڵێ ئێمە لەناو حکوومەتین
بەڵام ئێمە یەکێتی نیشتمانی کوردستانین ئێمە بۆمان هەیە گلەیی لە هەموو کەسێک بکەین مامجلال وا فێری کردوین ئێمە گلەییمان لە جەنابی مامجلالە کرد اینجا ئەگەر ئێمە شتێک ببینین لەناو حکوومەتە کە بەدڵمان نەبێت دڵنیا بە کادرانی یەکێتی و برادران لە سلەیمانی دانیشتون لە شوێنەکانی تر حەقی خۆیانە قسە بکەن هەرو داواکاری ئەم هەیە یعنی بە جۆرێکی دروستە و پرسی ئەو قسانە بکەن زۆر بەسیتە ئەوە هیچ کێشە نییە لای من وەکو باسیشم کرد هەموو جارێک کە تیمێکی ئێمە ئەچێ بۆ لای حزبێکی تر هەردوو هاوسەرۆکان مەکتەبی سیاسی و کارگەری مەکتەبی سیاسی کۆ بێتەوە بەرنامەدا ئەنێت خەتی سووردا ئەنێت نقطەی مفاوزاتدا ئەنێت تەنها بەڕێستان ئەتوانن لە ئاستی باڵا لەگەڵ پارتی من لیژنەیەکم لەگەڵە بەڵام هەموو جارێت تۆ سەرۆکایەتیەکەی من 4 جار چم بۆ لای پارتی دموکراتی کوردستان پێنجەمین جار من بڕۆم باشترە یان هەواڵێکی تر کە ڕەنگە لە تەفاسیلی دانیش 4 دانیشتەکەی تر نەبوو بێت کاکەمە ئیشی ئێمە ئیشی حزبی خۆمانەوە حەقتان جێ بەسەریەوە نەنە یعنی پرسیارەکەی ئەخ جواب دایتەوە دیسانە توانم دووبارەی کەمەوە گەر حەزەکەم نانە پێویستە یەک پرسیاری تریشم هەیە وەڵام ینی لە ماوەی ڕابردووە ینی بەشێک لە بەرپرسانی یەکێتی خودی خۆیان و بەشێک لە بەرپرسانی دەرەوەی یەکێتیش پەرلەمانتارە ڕۆژنامە نووسەوانە باسی واکەن کە ژێرزەمینەکان پڕن لە پارە بەرپرسان ینی هەر بەرپرسێکی یەکێتی کاتی خۆی کاک مەلا بەختیار کاک بەختیار بەڵێ من ئەلێرە من حەزەکەم سپاسی کاک بەختیار بکەم حەزەکەم بێت ئەو ژێرزەمینەم پیشان باچک و بەڕاستی هەمڕۆ پێویستمانە بۆ یتکای لە یەکەم کاک بەختیار یان هەرکەیەکی ترکە ئەو قسەی کرد بێت ئەو ژێرزەمینە لەکوێیە وەرن پیشانمان بن لەکوێ تا ئێمە بتوانین دەری بەرین و ئیشی پێ بکەین و مەمنونیە بم ڕاست ئەمە ینی شتێکی ناخۆی حزبی خۆتانەوانە بەشێکی تر لاینی لە پەرلەمانتارانی گۆڕان ئەوەکانی تر لەنە هەرو پرسیاری ڕەبتی بە یەکەوە کە بەشێکی زۆر لە بەرپرسان پاریان هەیە لە دەرەوەی وڵات ئەم پارانە بۆ ناهێنرێتەوە بۆ هەرێمی کوردستان ئەگەر وایە گەر پارە هەیە لە دەرەوەی وڵات و لەلایەن جارێ من هیچ داتام لێ نییە کە بەرپرسێکی کوردی پارەی هەبێت لە دەرەوە ئەگەر پارەشی هەبێت لە دەرەوە ئەبێ بزانی چییە ئەو پارەیە ینی هیچ بەرپرسێک نییە پارەی بردبێتە دەرەوە لە ناو حزبەکەی تۆیە من دڵنیام بەرپرس هەیە پارەی بردووەتە دەرەوە بەرپرسێ بەڵام نازانم چ جۆرێک پارە باسەکەیت یعنی یەکێکە چێ بۆ سەفەرێک پارە نەبات لەگەڵ خۆی یان تۆ باسی ئەوە ئەکە یەکی دزیەکی کردبێت و پارەکەی بردبێتە دەرەوە چکەوە زۆر ئاسان نییە خۆ دەزانی ئێستا دنیا چی لێ هاتووە حتا بانقاک داخراوەکانی سوئیسرا وەکو ئەوسان نەماون ینی پارە سپیکردنەوە لە ئەوروپا و ئەمریکا شتێکی وە ئاسان نییە اینجا من داواتان لێکەم ئەگەر بەڵگەیەکی واتان لایە من سپاسان دەکەم چکو خۆمان بۆ ئەو شتانە ئەگەڕین ئەگەر بیدەن بە ئێمە ئیشەکەین لەسەری من سپاس هەچەنێ پرسیار ما بوو وەڵام یەک پرسیار بە کورتی کاک ماوەڵ ئێستا هەمومان ینی باسیەوەمان کرد کە ئێستا لە هەرێمی کوردستان قەیرانی دارایی هەیە کێشەی تەندروستی هەیە پەتا بڵاوە کێشە لەگەڵ بەغا هەیە موچە هەیە سێ لایانی پێکەنەری حکوومەت هەن بنەوەی گۆڕان یەکێتی نیشتیمانی پارتی دموکراتی کوردستان هەرێک و بە ئاستی خۆیان ینی بەرپرسن لە مۆزان بەڕای تو ینی کاتیەوە نیسە کۆبوونەوەیکی سێقۆڵی ڕاشکاوانە و ئاشکرا بکەن ئەی نقطە بخەنە سەر حرفەکان کێشەکە چییە چۆن حەلیکەن و بەرنامەی حکوومەت چی بێت بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە کاتی نیە ئێستا فکرێکی باشە باسیش کراوە دڵنیا مەکرێت بەڵام من دوو پرسیارمێ کاک با بڵم چکە پرسیاریشی تیا بوو دوانیشی تیا بوو با من حەقی دوانەکەمە بێ قەیناکە ئەوەندەی ئەوم پەیوەندی بە ناوخۆی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە دوای کۆنگرا و دەرچوونی ئەندامانی سەرکردایەتی و کۆبوونەوەی سەرکردایەتی و لە پەیڕۆ پرۆگرامەدانرا کە ئەنجومەنێکی باڵای سیاسی دروست بکرێت ئەمە جومەری باڵای سیاسیە بە تەوەقوعی ڕۆشنبیران ئەوەی کە هەیە دەرەوە جۆرێک لە جۆرەکان ناوێک هەیە بەڵام ئەم هەواڵانەی کە پێشووتر مێژوویەکانە ناوێشێتی نیشتیمانی کوردستانە هەیە جۆرێک لە جۆرەکان پراوێز خرابن و دەسەڵاتیان نەبێ و توانای حکومدانە لە ناوێشێتی نیشتیمانی کوردستانە نەبێ خاڵی دووەم فەرموو ئەو بۆ چوونە زۆر غەڵەتە ئەوانە هەواڵی ئێمن برای ئێمن برای گەورەی ئێمن ئێمە لەگەڵیان دانیشتوین گفتگۆیەکی دوور و درێژمان کردووە ڕێکەوتوین لەسەر هەر هەموو شتێک لە بینمانە ڕێکەوتوین لەسەر دەسەڵات ڕێکەوتوین لەسەر جۆری ئیشکردن ڕێکەوتوین لەسەر دامەزاننی کۆبوونەوە ڕێکەوتوین لەسەر وەفد و ئەو شتانە لەسەر هەموو شتێک ڕێکەوتوین ینی بەڕاستی ئەو قسەیەم زۆر پێ ناخۆشەوانە بەڕێزن ڕەفیقی ئێمن هەواڵی ئێمن مامۆستای ئێمە بوونە هەندێکیان و برای عەزیزی ئێمن و ئێمە واجبمانە ڕێزیان لێ بگرین و کەس پراوێز نەکراوە و
ئەو شتانە زۆر غەڵاتن ئەو بۆچوونانە زۆر غەڵاتن و سپاسانەکەم کە مەجالتاندا بە منەوەتان بۆ ڕوونکەمەوە. من پرسیارەکەم دوو لقە یەکەمیان ئێران و تورکیا بڵێ کاریگەریان هەیە لەسەر ئەو گوشارەی بەغدا لەسەر هەرێمی کوردستان دروستیەکات. من حەز ناکەم من پرسیارە جواب بەمەوە. دووهەم لە بەغدا کێ دژایەتی هەرێمی کوردستانەکات بە پلەی یەکەم. دووبارەیەکەمەوە ئەمەش ناتوانم جواب بەمەوە. سپاس. پرسیارێک ناتوانم جواب بەمەوە کە مشکلەکە قوڵتر بکات نە یارمەتی وەزعەکە بکات. من لێرە دانیشم بڵێم فڵانە کەس پیا و خراپە پێت وایە سبەینێ باشترە بێت لەگەڵم یان خراپترە بێت لەگەڵم. پرسیارەکە جوانە. ئەو پرسیارە بۆیە پێشتر بیکەی کە کامێراکان کوژا بووە کە کامێراکان کوژاندەوە دیسان پرسیارەکە بکە ڕەنگە جواب بەوە. با بڵین لە دوای مەسن کە سوپای عراق گەڕایەوە ناو کەرکووک. بەڵێ بە پێی ڕێکەوتنێک گەڕایەوە. نەخێر. ئەو ڕێکەوتنێک کە جەنابەت 38 ئەندامی مەکتەبی ئەوە شتێکی تر بوو باشی شەزانی ئەوە شتێکی تر بوو. ئێمە دانیشتین شەوەکەی پێشەوەی هجوومەکە بکرێت چەند شەوێک پێشەوەی هجوومەکە بکرێت بۆ کەرکووک ئێمە لەگەڵ ئەمریکیەکان لەگەڵ ئینگلیزەکان قسەمان کردبوو لەگەڵ عەبادی هەلێکمان دۆزی بووەوە ئەوانیان وت دەین لە کەرکووکە گرین ئێمە ئەمانوت نایکەن ئێمە شارتانەکەین هەلێکی وەسەدمان دۆزی بووە معسکەرێکی بۆ گەنی ڕووخاو هەبوو ناوی معسکەر کەیوان ئێمە معسکەر کەیوان ئەمان ویست پڕیکەین لە ئەمریکی پڕیکەین لە ئینگلیز پڕیکەین لە کەنەدی پڕیکەین لە ئیسپانی و هەموو هێزەکانی کە لە فەرماندەیی بوون ئەمان ویست ئەوە پڕکەین لە ئەوانە و لە عینی کاتە کورد و عێراقیەکان بڕۆنەوە معسکەر کەیوان و لەوێ ئیشەکە بوەستێت ئیمزای سەرکردایەتیەکان لەسەر ئەوە بوو زۆر باشیش ئەزانی ئیمزای سەرکردایەتیەکان لەسەر ئەوە بوو چوشم بۆ کۆبنەوەکەی دوکان زۆر هەوڵمدا ئەوە جێبەجێ بکرێم جێبەجێ بکەم و بە نەوعێک قبول کرا بەڵام قەناعەتیان نەکرد لەسەر وەختەکە قەناعەتیان نەکرد لەسەر ئەوەی کە چەند جددی بوون و لەو 24 ساعتە هجوومەکرا من دووبارەم کردەوە کە هجوومەکرێت دووبارەم کردەوە وەکو هەندێک لە هەواڵان لەو کۆبوونەوەیە بەداخەوە غەڵەت تێگەیشت بوون ئەیان وت ئەو هێزەی کە هاتووە بۆ چاو سوورکردنەوە هاتووە من تۆزێک شارەزاییم هەیە لە شتی ئەسکەری ئەو هێزە بۆ چاو سوورکردنەوە نەهاتبوو ئەو هێزە هاتبووەوە کورد لە کەرکووک دەرکات ئێمە شەڕی خۆمانمان کرد تاتوانیمان شەڕی خۆمان بکەین داوای لێبردوونیشت لێکەم مە شەهیدماندا پێشمەرگەی من دەبابە پانی کردەوە بۆیە هیچ ڕێکەوتن نەبوو لەوەی کە ئێمە نازانم چی کەرکووک تەسلیمی ئەم و ئەو بکەین بە حەقیقەتی ئەوە وابوو کە لەوێ شەڕێکرا و شەڕەکەمان پێ نەئەکرا و پێشم وتن شەڕەکەمان پێ ناکرێت حەقیقەتەکەشی ئەوە بوو ئەمەی کە ڕوویدا ئێمە ڕێکەوتمان نەکردووە لەگەڵ بەغا نەشمان کردووە لەگەڵ بەغا ئەوەشی کە ئەڵێت کردومانە لەگەڵ بەغا ئەگای لە شتەکان نییە زۆر باشە هەڵوێستی یەکێتی ئێستا لەسەر ئەو هەڵوێستی یەکێتی لەسەر ئەو حکومە عسکەرتارەتەی کەرکووک چییە؟ عزیزێمە چەند بەرنمەیەکمان هەبوو بۆ ئەوە باسی ئەومان کرد لەگەڵ برادرانی حزبانی تر کە ئێمە وەختێک هەبوو کە ئەمان توانی ئەو محافزێک دانین بۆ کەرکووک وەختێک هەبوو کە ئەمان توانی چەند گۆڕانکاریەکی باش بکەین لە کەرکووک ئێمە زانیمان وەزعەکە وای لێ دێت من زانیم کەرکووک وای لێ دێت هەواڵانی مەکتەبی سیاسی زۆربەیان زانیان وەزعەکە وای لێ دێت وەختێک هەبوو کە ئێمان توانی ئەو شتانە بکەین بەداخەوە چەند حزبێک نەهاتنە پێشەوە هاوکارمان نەبوون چەند حزبێک هاوکارمان نەبوون وای لێ هات کە ئەم پیاوە توانی لە شوێنەکەی خۆی بمێنێ وەزعی کەرکووکیش بەرەبەرە خراپتر بوو بەڵام من ئەو پرسیارە حەز ناکەم لە منی بکەیت حەزەکەم ئەو پرسیارە لە خەڵکی تری بکەیت بوو کات تێپەڕیوە کورد جارێکی تر ناتوانێت پارێزگارێکی ناتوانێت ئینشەڵا دوای ئەم انتخاباتە شتێکی واکەین بەڵام فەرسەتێکمان هەبوو کە ئەمان توانی لە کەرکووک شتێک بکەین بەس بەداخەوە هەواڵان نهاتنە پێشەوە من سپاس